ئێمە بە بابەتێک ئەڵێن خوو کە کەسەکە لە دەرەوەی کۆنتترۆلی خۆیان بێت، یعنی بەبێ ویستی خۆی هەست بکات ئەو ڕەفتارە یاخود ئەو وشەیە یاخود ئەو جوڵەیە دووبارە ئەکاتەوە. بەڵام ئەوەی کە ئەیبینین هەنێک جار هەستەکەین کەسەکان بە ئاگان لەو خووە خراپەی کە بە ئەنجامی ئەگەێنن. بۆ نمونە ئەوەی کە بێزارکەرە بۆ کەسانی دەوروبەر لە مەسەڵەن تفکردنە، شتفڕێیانە یاخود بەکارهێنانی هەنێک دەنگە لە ناو قسەکردنەکانیانە کە ئەیان بێت. بۆیە هەنێک جارە هەستەکەی ئەو بێزارکردنەی کە بۆ کەسی بەرامبەر هەیەە ئەتوانرێ کۆنتترۆلی بکەن، کەسەکەش ئەزانێت کە ئەمە شتێکە ئەبێ حەلی بکە. بەڵام زۆر جار کللتور تەسیری هەیە لەسەر ئەوە. بۆ نمونە ئەبینین لە ناو بازاڕە ئەڕۆی بە تایبەتی ئەوانی کە بە تەمەنن تفەکەن بەڵغەم فڕێن یان مەسەلەن خۆخوراندنیان ئەبێ هەنێک شوێنی خۆیان ئەخورێنن کە لەوانەیە بۆ کەسانی دەوروبەر بێزارکەر بێ. زۆر جار ئەچێتە ئەو چوارچێوەیە کە ئەوترێ مەسەلەن گوێ نایم چۆن حڕی خۆمم ئاوا ئەمەوێ تەسەڕف بکەم، یان لە قسەکردنە یان لە جگەرە کێشانە. جاری وایە لە شوێنێکی بچووکای کەسەکە جگەرە کێشانی ئەبێ بێتە هۆی بێزارکردنی کەسەکانی تر. ئەمەیان تا حدێک ئەتوانین بڵێن بە مەبەستەوە بەبێ ئەوەی گرنگی با بە بەرامبەرەکەی بە ئەنجامێگەێنێ. بەڵام بابەتێکی ترمان هەیە کە خوو یان ئێمە پێی ئەڵێن تیک لە ناو نەخۆشیەکانی دڵە ڕاوکێیە. ئەمەیان بە تەواوەتی لە دەرەوەی کۆنتترۆلی خۆیەتی بەهۆی ئەو تێکچوون و نەهاوسەنگەی کە لە سیستمی دەماری ئەمە دروست ئەبێ بەهۆی سترێسەکەی بۆ منەبینی چاو زۆر ئەپرتێنێ یان تف زۆر قووت ئەیە یان دەنگێک زۆر زۆر دووبارە ئەکاتەوە لە ناو قسەکردنەکان یاخود نینۆک خواردن کە نیشانەیەکی زەقی دڵە ڕاوکەیە لە کەسەکانە. ئەبێ ئەمانە عادەتەن یەن بۆ چارەسەری لەبەرەوەی خۆشیان بێزارن بەدەستیەوە، خۆشیان نامڕتاحەیەکی زۆریان هەیە. مەسەڵەن زۆر کەس قژ دەرهێنانی هەیە کە ئەوەچێتە چوارچێوەی ترایکۆتیلۆمانیا یان هەڵکەندنی پێستمان هەیە. ئەمانە ئیتر کە زۆر وردە بێتەوانێ کەسەکە زۆر زۆر ئەزێتی پێوە ئەکێشێت و خۆی بێزارە و یێت بەرەو چارەسەری و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە شەرمی لێ ئەکا لەبەرەوەی ئەترسێ لەوەی تانەوتە شەر و خەڵک بە چاوێکی جۆرێکی وەکو عیبەیەک سەیری ئەو ڕەفتارەی بکە. ئەمانە عادەتەنیان بۆ چارەسەری هەم لە ڕێگەی دەرمان هەم لە ڕێگەی هەنێ تەکنیکی چارەسەریەوە چارەسەری وەرئەگرن. بەڵام ئەوەی کە گشتیە و ئامە لە کۆمەلگایە ئەبینین هەنێک خووە کەسەکە نایەوێت دان بەوەیە بنێ کە ئەمە شتێکی خراپە یاخود بێزارکەرە بۆ کەسانی تر. ڕۆژانە لەوانەیە بیبینین لە شوێنە گشتیەکانە. بۆ نمونە زۆر جار خوی ئەوەی هەیە کە لە قسەکردنە بۆ نمونە وشەیەک زۆر بەکار ئەهێنێ لە قسەکردنەکە ڕاهاتووە. ینی ئەبێ خۆی دەستنیشانی ئەوە بکات کە ئەم ڕەفتارەی ئەم جوڵەیی ئەم مامەڵەکردنەی خراپە و بۆ کەسانی دەوروبەر بێزارکەرە. چکە ئێمە زۆر جار شتێک ئەگۆڕین کە هەستکەین خۆمان پێی بێزارین، بەڵام هەنێک خوشمان هەیە ئەبێ ئیشی لەسەر بکەین چکە لەوانێ خۆمان بێ ئاگا بین لێی، بەڵام ئەبینین کەسانی تری پێ بێزارابن. بۆ حاڵەتی تیک عادەتەن لە مناڵیەوە دەست پێ ئەکا لە سەروی 5 ساڵ و تەمەنی هەرزەکاریەوە. مەسەڵەن زۆر جار ئەگەر چارەسەریش نەکرێت دوای ماوەیەک خۆی تێ ئەپەڕێ، بەڵام زۆر جار کە درێژە ئەکێشێ بۆ چەند مانگێکی زۆر دایک و باوکەکان ئەیان هێنن بۆ چارەسەری و زۆر جاری چارەسەر ناکرێت لە گەورەیی یا بە بەردەوامی کەسەکە تایە بەردەوامە ئەو خۆی کە هەیەی. بۆ نمونە نینۆک خواردنە پەنجەمژینە، مەسەڵەن زۆر کەس دەبینی تەمەنی گەورەی ئەڵێ هەرەوەنە مەجالێکم هەبێ پەنجەم ئەمژم. ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ هەنێک قەلەقی و نامڕتاحی کە لە ڕابردووە هەیان بووە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لە بەرچاوی بگرین چکە دوو لایەنی هەیە. لایەنێکی ئەوەیە من خۆم بێزارم بەم خوا چکە ئەم خوا ڕێگری لە هەنێک شت ئەکا لە منە. بۆ نمونە لەوانەیە وام لێ بکە بە هەنێک هەدەفی خۆم نەگەم. بۆ نمونە ڕێگریم لێ بکە لەوەی کە پیشەیەک لە دەست بەم، ڕێگریم لێ بکە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە چاوێکم لەسەر بێت. یەکێکیانەوەی بێزاری بۆ خۆم دروستەکە، یەکێکیان ئەوەیە هەست بکەم کە بێزاری بۆ کەسانی دەوروبەریش دروست ئەکات. ئێمە هەنێ خومانەیە دەستکردن بە لوتە یان نان خواردن بە دەمی کراوە یان لە کاتی نان خواردنە قسەکردنمان هەیە، مڵچۆمڵچی دەممان هەیە، یان
کۆمەڵێک ئوسلوبی بەڕێگا ڕۆیشتنمان هەیە، ینی هەنێک شت هەیە کە لە کەسەکەیە هەست دەکەین ئەبێتە هۆی بێزارکردنی کەسەکانی تر و ئەشبێتەوەی بێزارکردنی خۆمان. ئەبێ خۆمان مراجعەی خۆمان بکەین و بزانین چ خویەکمانە، چونکە هەنێک جار پێشمان وتراوە بۆ نمونە ئەم شتە زۆر ئیزعاجە، بزانین تا چەندێک ئەبێتە هۆی بێزراوی کەسەکانی دەوروبەر، چونکە هەنێکە زێڵە لە بەرامبەر فڵانە کەسا من نانم بۆ ناخورێ یان تووشی حاڵەتێکە بم کە ناتوانم تەحملی ئەو ئسلوبەی بکەم، یان زۆر جارە بیرین خوی ئەوەی هەیە کە مەسەلەن لە گرنگی بە پاک و خاوێنی خۆی نایە، خوی ئەوەی هەیە کە گرنگی بە بۆنە ناخۆشەکەی خۆی نایە، ینی هەنێک جار ئیتر ئەمانە ئەچێتە ناو خویەکەوانەیە کە بە بەردەوامی ئەم کەسە لە بەرچاوی ناگرێ، هەم کەسەکان بێزار ئەکا و هەم خۆشی بێزار ئەکا، ئیتر لێرە ئەبێت بەرەو چارەسەری بڕۆ، چونکە ئێمە لە دنیایەکان پەیوەندی کۆمەڵایەتیمان هەیە، پێویستیمان بەوە هەیە کە لە پەیوەندی کۆمەڵایەتیە ئارام بین، کەسەکانی دەوروبەرمان مرتاح بن بە ئێمە، ئێمەش مرتاح بین بەوانی تر، بۆیە زۆر گرنگە ئیش لەسەر و لایەنە بکەین بزانین ئایا چەندێک خوەکانمان بۆتە هۆی بێزارکردنی کەسەکانی تر. ئەگەر تیک بێت، تیک مەسەلەن جوڵەی دەم و چاوە، جوڵەی ملە، جوڵەی دەستە، یان کۆمەڵێک دەنگە، یان لە کاتی قسەکردنا دەنگی فیکە دەرئەهێنن، عادەتەن ئەمانە وەکوتم ئەگەر لە چەند مانگێکی سەرەتایە ئاتەن بەهۆی سترێسی زۆر و قەلەقی زۆرەوە لە مناڵا دروست ئەبێ، ئەگەر چارەسەر نەبوو ئەبێ بڕوا بەرەو ئەوەی کە یارمەتی لە پزیشکی دەرونیان چارەسەرکاری دەرونی وەربگرن، هەم لە ڕێگەی دەرمان هەم لە ڕێگەی هەنێ تەکنیکی عیلاجی و بتوانن یارمەتیە مناڵە بن ئەم خوانی وردە نەمێنێ، بەڵام ئەگەر چارەسەر نەکرێت سەر ئەکێشێت، چونکە زۆرتر ئەبێت، زیاتر پێی ڕایەت و زیاتر ڕوبەڕووی گاڵتەپێکردنی کەسانی دەوروبەر ئەبێتەوە، ناو ناتۆرەی لێ ئەنێن گاڵتەی پێکەن و زیاتر خۆی هەست بە شکاندنەوە کە ئەکات و هەنێک جاری وەکو عینادیەک تایە دروست ئەبێ، بۆ نەدەک باوک پێڵێن وامەکە بەو جۆرە مامەڵەمەکە ئەم ناتوانێت، چونکە لە دەرەوەی کۆنتترۆلی خۆیەتی، لە مناڵە ئەتوانین بڵێن شتێکە کە لە دەرەوەی کۆنتترۆلی خۆیەتی، ینی ئەگەر لە تیکا بێ لە گەورەی شعینەن شت، بەڵام بەکوتم هەنێک شتی تر هەیە خووە ئەمانە ئەتواندرێت، ینی کەسەکە گەر خۆی هەست بەوە بکە ئەم شتە بێزارکەرە خۆی ئەتوانێت پلانی بۆ دابنێ کە چۆن نەبێتە هۆی بێزارکردنی ئەوانی تر، بۆ نەتفکردنێکە یان بەڵغەم فڕیانێکە لە ناو بازاریان لە شوێنێکە ئەتوانێت لە شوێنێکە بیکا کە نەبێتە هۆی بێزارکردنی ئەوانی تر. ینی ئەگەر لە چوارچەوەی دڵە ڕاوکەیە بێت و لە دەرەوەی کۆنتترۆلی خۆیان بێت، چکە هەستەکەن کەس لێیان تێناگە، هەان زۆر جار باسی ناکەن یان ئەڵێن هیچ نییە خۆیانی لێ ئەدزنەوە، چکە ئێمە و عادەتەمان هەیە لە کۆمەڵگایە زۆر جار شتەکە وازین ئەگەر بڵێن ئەتیادیە بەلامەوە ئیتر مسەیتر دەراکەوی لە کاتێکان نەخێر بۆ خۆشیان بە ئازارە، بەڵام هەنێک کەسی تر کە ئەڵێ ئەتیادیە بەلامەوە بە دڵی خۆن تەسەڕوف ئەکەم با ببێتە هۆی بێزارکردنی ئەوانی تریش، لەوەیە کە ئەیوێت چۆن ئەڵێن حساب بۆ کەسانی دەوروبەرنەکەیان، وەکو چۆن ئەڵێ بڵێ من خۆم بەو جۆرەی کە پێم خۆشە ئەمەوێ بژیم، بەو جۆرەی کە پێم خۆشە ئەمەوێ مامەڵە لەگەڵ کەسانی ترا بکەم و هەست بەوە ناکات کە ئەمە گرفتە، ئەنی هەستی پێ ناکە یان هەستی پێ ئەکات و بۆی گرنگ نییە. پەروەردەکردن زۆر مهمە لێرەیە کە تۆ چۆن مناڵەکەت تربێت ئەیەی کە چۆن مامەڵە بکە لەگەڵ کەسانی ترە. ئێمە زۆر جارە بینین ئەڵێ بەدڵی خۆت چیت پێ خۆشە ئەوە بکە، بەڵام کە ئەبێتە هۆی بێزارکردنی ئەوانی تر، ئەگەر تۆ لە نقطەیەکە نەیوەستێنی و پێی نەڵێ کە ئەم ڕەفتارە ئەبێتە هۆی بێزارکردنی ئەوانی تر، ئەم بەردەوام ئەبێت، چکە مرۆڤ بە تەبعی خۆی حەزەکە بە دڵی خۆی تەعامل بکە، بە دڵی خۆی قسە بکە، چۆنی پێخۆشە، ینی حساب بۆ کەسی بەرامبەرکردن لێرەیە زۆر مهمە کە من ڕاستە مرتاحم بە ئەسلوبەکەی خۆم تەعامل ئەکەم، بەڵام چەندێک ئەبێتە هۆی ئەوەی کە کەسەکانی تر پێم ئیزعاج ببن. طبعاً لە مناڵیەوە ئەمە پەرە ئەسێنێ کە تۆ ئیهمالی بکەی بە دڵی خۆی تەعامل بکات. هەنێک خێزانیشمان هەیە کە زۆر توندە لەو ڕووەوە، بەردەوام تاکید لەسەر مناڵەکەیە کە تۆ بەم جۆرە تەسەڕوف مەکە، خەڵک وا سیرتەکە، خەڵک وایە حکم ئەیا بەسەرتا، ئەمەش لێرە گرفتی بۆ دروست ئەبێ لە بەروی بەردەوام وای لێ کەسێک ئەبێ بۆ کەسانی دەوروبەر ئەژی. ئێمە مەبەستمان ئەوەیە
نە ئەوەی کە بڵێن حڕیاتێکی کامل وەرگری حساب بۆ کەسەکانی دەوروبەر نەکەی کە ئیزعاجە بن بە هەنێ خوو بە هەنێ مامەڵەکردنی تۆ نە ئەوەش بێ کە تۆ ببی بە کۆیلەی کەسانی تر لە بەسیترین تەسەڕوف تا بتەوێ بە دڵی ئەوانی تر بیت واتا بێ هاوسەنگیەک هەبێ لێرەیە کە من مرتاح بم لە تەسەڕوفی خۆم و بە ئاگاژ بم لەوەی کە ئایا ئەم مامەڵانەم ئەم خوانی کە هەمە چەندێک ئەبێتە هۆی بێزارکردنی کەسەکانی تر چکە بیرمان نەچێ هەنێک ڕەفتاری ژەیە کە بێزراوە ئیزعاجە بەپێی کللتورەکان ئەگۆڕێت وەنیان بەپێی ئەو گۆڕانکاریەی کە لە ناو جیلەکانە دروست ئەبێت 20 ساڵ لەمە و بەر لە شوێنێک بوویتایە تەداخلی شتە شخصیەکانیان بکردی بوویتایە شتێکی احتیادی بوو تقریبا بەلای خەڵکەوە بەڵام لەم جیلەیە ئەنیا لێرە گۆڕانکاری بەسەرایە کە تۆ پرسیاری ئەوە بکەی چی ئەەکەی چەندێک پارە وەرەگری چۆن ئەژیر پلانت چییە؟ ینی بەپێی کللتور بەپێی زەمانەکانیش گۆڕانکاری بەسەر ئەوەیەت کە ئێمە تا چەند لە مامەڵەکردنمانە ئازاد بین لەوەی کە چی ئەڵێن و چ ڕەفتارێک بۆ بە خوتیامانە و کەسەکەی بەرامبەر ئەتوانێ مامەڵی لەگەڵا بکە. بۆ چارەسەری لە هەموو گرفتە دەرونیەکانە یان هەر نەخۆشیێکی دەرونی کە کەسەکەی بێ یەکەم شت ئەوەیە کە خۆی هەست بکات ئەم شتە ئیزعاجی کردەوە هەست بە نامرتاحی بکە بۆیە لە خوشە چ ئەگەر تیک بێ لە کەسەکەیە چ ئەگەر هەر خویەکی تری مامەڵەکردنێکی کۆمەڵایەتی و تێکەڵاوبوونی خەڵکی بێ یەکەم شتە بێ خۆی هەست بکە ئەمان گرفتە ئەنی هەست بکە کێشەیە بۆ ئەوی بێوێ چارەسەری بکە چکە زۆر جار ئەبینین کەسەکە خۆی نکۆڵی ئەکالەوەی کامە کێشەیە ئەڵێ من خۆم مرتاحم لە کاتێکیشە ئەکرێ مرتاح نەبێن نکۆڵی لێکە دووەم هەنگاو لێرە مویمە ئەگەر تیکە لە دەرەوەی کۆنتترۆلی خۆیەتی ڕبتە بە دڵە ڕاوکێ و حاڵەتەکانی ترکە هەیەی ئەمەیان چارەسەریەکەی جیاوازە بێ وەکو قژ هەڵکەندنە پێست هەڵکەندنە نینۆک خواردنە پەنجەمژینە حرەکە و تیکەکانە کە لە ناو قسەکردنە ئەیبێت یان ئەو جوڵەی مل و شان و شتانەی کە ئەیبێت یان لە دەم و چاوە زۆر هەستی پێ ئەکرێ ئەمانە عادەتەن تەکنیکی خۆی یان دەرمانی پزیشکی دەرونی دەرمانی بۆ دائنێ و لەگەڵ هەنێ تەکنیکی چارەسەریە کە چۆن وردە بتوانێت کۆنتترۆلی بکە بەڵام ئەگەر خویەکی تر بێ لە مامەڵەکردنا بێ و ڕاهات بێ لە ڕووی پەروەردە و کللتوریەوە ڕاهات بێ لەسەری و بوو بێتە هۆی بێزارکردنی خۆی یاخود بێزارکردنی کەسانی تر ئەمەیان ئەتوانین بڵێن تا ڕادەیەک لەوانێ ئاسانتریش بێ چارەسەرکردنەکەی چونکە ئەمەیان هەستەکات ئەتوانێت کۆنتترۆلی هەبێ بەسەریا وەکو تیک نییە کە دەماری بێت و هەسکا بەدەست خۆی نیە لە کاتی سترێسە ئەم جوڵانەی بۆ دروست ئەبێ ئەمەیان عادەتەن ئەتوانێت بە چەند جارێک پراکتیسکردنی تاقیکردنەوەی لە مووقیفە کۆمەڵایەتیەکانە کۆنتترۆلی ئەو لایەنەی خۆی بکات ئەلبەتە بە پێی جۆری خووەکە ئەگۆڕێ لە کەسەکەیە بۆ نمونە جگەرەکێشان بە خوو ببینین ئەمەیان تقریبان لەبەرەوەی کار لەسەر خانەکانی مێشک ئەکا پێویست بە جۆرێک لە چارەسەری تری ئەبێ ئەگەر خویەکی تری هەیە کە مەسەڵەن دەست ئەکا بە لووتیا ئەگەر خویەکی تری هەیە کە لە ئوسلوبی قسەکردن و مامەڵەکردن ینی بەپی جۆرەکەی ئەگۆڕێ ئەگەر تیکە ئەگەر بەشێکە لە دڵە ڕاوکێ چارەسەریەکەی ئەگۆڕێ ئەگەر هەر ڕەفتارێکی خۆیەتی و ڕاهاتووە لەسەری ئەمەشیان چارەسەری خۆی ئەبێ.